بینەران بەڕێز و خۆشەویست دووبارە سڵاتانەوە فەرم بەردەوامی لەگەڵتان ئێستا و نەخۆشە بەڕێزانەی کە لێرن سەرنج و تێبینیەکانیان ئەڵێن لەسەر دیالۆگەکەمان و هاوکات ئەگەر قسێکی تایبەتیشیان بۆ ئێوە هەبێت سەرتاش لە جەنابتانەوە دەست پێکەین. حەزەرت اسمك الكريم؟ جميلة صقر عبد اللطيف. الله بالخير، من يا محافظة؟ حضرتك تقدرين تحكيني عن مرضك؟ بدأ مرضي بال 2008. شو إرشاداتك للمرضى الآخر حول أهمية الإرادة للسيطرة على المرض للمرضى الآخرين؟ يعني أنصحهم أولا لا يتركون علاجهم، يستمرون بالعلاج، لأن أعرف أكو ناس تركت وقعدوا وخافوا من هذا المرض. فهذا المرض ما أخاف من عنده، مو أفكر بالسرطان هذا فد مرض مخيف، لا ما أخاف من عنده، بالعكس أنا أسيطر عليه بإرادتي، ما أفكر به، أفكر بالسنة اللي راح تجي أعيشها شلون، أرتاح بيها، أعالج نفسي، ما أقعد أفكر أني هذا مرض راح يقضي علي. ليش أفكر به؟ أرتاح من هذا التفكير وأترك هذا التفكير بالمرض وأعيش الأيام الباقية لي. ولو إن شاء الله أنا إرادتي قوية إن شاء الله أعيش، يجوز سنة الأخت تلتقون وياي بهذا هم نفس القعدة، وإن شاء الله يعني هذا المرض مو شيء مخيف، بالعكس أنا عندي شلون الإنفلونزا ما مفكرة به، أخش وأطلع ومستمرة بعلاجي. بالعكس يمكن الأطباء مرات ولو ما يضوجون ما عندي، بس بالشهر أجيهم مرتين، يعني إذا أحس عندي ألم بمكان أجي على الدكتور أسأله وأقول له لا تضوج من عندي، يقول لي لا بالعكس إحنا نكيف عندنا هيش وحدة تيجي تسأل على مرضها. اليوم ما عندك سؤال محدد للأساتذة الدكتور؟ لا الحمد لله، يعني علاج أنا بدي أخذت إشعاع بالمركز، يعني اعتنوا بينا ويمكن أنا طلع صرفت برا أكثر ما وهنا ببلاش، واعتناء أكثر، الأجهزة شفتها كلش جديدة، يعني عالجت يعني ليش ما أذكر المكان اللي رحت له، وقع على صدر الجهاز، ومو اعتناء مثل هنا وبهيوة ما شاء الله، يعني الأطباء كلهم يعني ويانا بالعلاج وكله ببلاش. يعني كنت أتعالج ببغداد، أروح كل 21 يوم، يعني أقول علاجي نصه أني أشتري من برا، يعني كل شهر أخذ 5 أوراق 6 أوراق، يومين وأرجع أخلص علاجي هناك. هنا ليها ساني ما صارفة ورقة، عدا الروحة والجاية الكروة زين. الله يشفيك الله يخليك، شكرا للمشاركة، وإن شاء الله يشفي الجميع، ولا يفكرون بهذا المرض هو هذا مرض خطير، لا بالعكس خلينا نعيش هالأيام الباقية لنا، وإن شاء الله الكل تعيش ويكملون حياتهم بدون لا يفكر بمرض هذا سرطان أو بالعكس. عكس أكو ناس يعني من تقول شنو مرضك يخاف يقول لا، أنا أجي فرحانة للمستشفى بهيوة، أفوت مسيطرة وما أدير بال إيش راح يقول لي الدكتور، بس من أريد أدخل الغرفة يا ربي إن شاء الله ما يقول لي ماشي بمكان، يخليني أعيش هاي السنة اللي راح تجي، وإن شاء الله نعيش كلتنا بدون مرض لا دكتور زارو بشتوا قريق لسر سنبو شو ولا دكتور عمليات مكر دكتور سيروان حمد شريف زور سباسي كم زور هولي باشي لقلاب دعاء أوي تردس مكر بكيميائي لهيوا كيميائي مورقر دعاء كيميائي كتشومبو هني تيشككا لبيت تيشكيان ليام كدوام كسبو من لتيشككا زور سباسي دكتور وكامن دركان كم كزور لقل ما خريج لسه تندرستي شلون علاج كان كاريجري خوان هبو زور باسمو زور سباسي أنا كمو يعني زور هلاك من لقل ما لي برساري كي دياري كراود نيا لسر قفتو قوكي أما شتاق لادنا روشن به زور يعني زور بيش خوش حال بمبو سانو هنيكي باش ما انورقرت لا الحمد لله ومدي تاك بونوي بفلات بو خوازم. بس يك سؤال ما اما تشيب خوين باش او خوارداني كا بيبيس معنا استعطينا لايك كاك الوان بخير بي توني بابا باشي ماشي كاك الوان لمكتب بوي بله اساش دوامكي نعم تاني كانت في تو دوام صالك استتندرستيت برو باشي أروى بله باشتري دكتورة كان حبو درزي وامشتاني باشيان بونو سيبي ونيا بله استهستكي تندرستيت باشتر وآزار وشتدني أشكر بله أي جود لقفتو قوكي أما قرد بله باش بو قفتو قو كمان
بەڵێ زۆر سوپاس. سپاس بۆ تۆ کە لەگەڵمانە بەشدار بووی. ئەی کاکە ئەڵوان هیچ پرسیارێکی دیاریکراوت نییە بۆ دکتۆرەکان سەبارەت بە تەندروستی خۆت سەبارەت بەوەی کە ئایا چی باشە بیخۆی چی بکەی چی نەکەی؟ نەخێر. زۆر سپاس بۆ گەورەت کردین کە لەگەڵمان بەشدار بووی زۆر سپاس بۆ هاتنت. چی بخۆین باشە؟ چی بخۆین باشە بوون؟ تو خۆت حەزت لە چییە بیخۆی؟ زیاتر چییە خۆی حەزت لە چییە خۆ بە زۆری لەناو میوە. ئەی ئافەرین. ئەی ئێستا حەزێکی دکتۆرەکان پێوە بڵێن چی باشە بۆ تۆ بیخۆی؟ بەڵێ. زۆر باشە بەسەڵ بەخێر بێسەر چاوم. زۆر باشە دکتۆر با ئەم یەک دوو پرسیارە وەڵام بدەینەوە سەبارەت بە کاکە ئەڵوان چی بخوات باشە؟ خۆی زیاتر میوە خوایە ڕێنمایەکی تایبەتتان هەیە بۆی؟ بەڵێ باشترین جۆری خواردن بۆ ئەوانەی کە تووشی شێرپەنجە نەبوون بۆ ئەوانەی کە تووشی شێرپەنجە بوون و هێشتا عیلاج وەرەگرن بۆ ئەوانەی کە لە شێرپەنجەش چاک بوونەتەوە ئەوەیە کە ڕێژەیەکی زۆر لە سەوزە و میوە بخورێ چونکە سەوزە و میوە مادەی دژە ئۆکسیدی تایە ئەنتی ئۆکسیدانتی تایە مادەی دژە شێرپەنجەی تایە بەڵام مهمە ئەو سەوزە و میوەی کە ئەخورێ بە تەواوەتی پاک بکرێتەوە بە تایبەت لە کاتی وەرگرتنی عیلاج کیمیاویەکە بۆ چونکە لە کاتی وەرگرتنی عیلاج کیمیاویەکە هەمویان ئەزانن مەناعەیان دائەبەزێ بۆی لەو کاتا تووشی سکسیون و ڕشانەوە نەبن چونکە احتیمالە سەوزە پیس ببێ میوە پیس ببێ بەو دەرمانەی کە لی ئەپرژێنن یا بە ئاو هەوا یا لە دەشت و دەرا ڕەنگە ئاژەڵ بەسەریا بڕوە لەبەرەوە باش وایە بە پاکی بشۆرێتەوە و ئەو سا بخورێ شتی تریش ئەتوانن بیکەن ئەمان مەسەلەن گۆشتی سوور تا ئەتوانن ڕێژەکەی کەم بکەنەوە لەبری ئەوە ئەتوانن گۆشتی سپی بخۆن وەکو سمی مریشک یا حتا گۆشتی مریشک وەکو گۆشتی ماسی و ئەتوانن ڕێژەیەکی باش لە مەسەلەن دانەوێڵە بخۆن دانەوێڵە مەبەستم نانە ئەو نانەی کە ئەخورێ لە ناو ئێمە عادەتێک هەیە کە پێمان خۆشە ئەو نانەی ئەی خۆین لە ئاردی سفر دروستکرابێ و نانێکی سپی جوان بێ بەڵام بە بەحسی علمی دەرکەوتووە ئاردەبۆرەکە زۆر زۆر سەلامەترە نانی جۆش بەڵێ بەڵێ چونکە ڕێژەیەکی زۆر توێکڵی گەنم و توێکڵی جۆکەی پێوەیە ئەوە ئایان پارێزێ بۆ لەوەی کەوا تووشی شێرپەنجە بوون ئەوانەی کە توش نەبوون زیاتر ئەپل ئەوانە ئەپارێزێکەوە توش بوون بۆ چونکە کە ئەی خۆن هەر لە دەم و سرنجکەوە پاکی ئەکاتەوە هەتا ڕیخۆڵە ئەو مادە دژە سەرەتانیانە لە توێکڵی گەنمەکە یا لە توێکڵی جۆکا هەیە و ڕیخۆڵی ئەشواتەوە یا میوە بۆ نمونە خواردنی سێو باژوایە بە توێکڵەکەیەوە بێخۆن خواردنی خەیار باژوایە بە توێکڵەکەیەوە بخورێ بەڵام ئەبێ زۆر بەباشی بشۆڕێتەوە ئەمانە دەرکەوتووە کەوا ڕیخۆڵە پاکەکەنەوە شتێکی تر لەوانە خواردنەوەی ڕێژەیەکی باش لە ئاوی پاک ئاوی پاک هەرچەنێ بیخۆیتەوە زۆر باشە بۆ چونکە دەرکەوتووە هەموو جسمت ئەشواتەوە قەناتی هەزمی ئەشواتەوە گورچیلەکان ئەشواتەوە خەلایی سەرەتانی ئەباتە دەرەوە شتێکی تر لەوانەی کەوا مهمە دابەزاندنی وەزن نێڵی قەڵەوبی بەڵام وەکو باسمان کرد لە سەرەتای بەرنامەکەەوە بە بەرنامە وەزنە دابەزێنی نەک لە پڕوەزنە دابەزێنی خۆ توژی کەم خوێنی و زەردووی و سزبوونی جگەر و ئەو شتانە بکەیت ئەوانەی جگەرە ئەچێشن باش وایە نەیکێشن کەمکردنەوەی مەشروب وەرزشکردن دەرکەوتووە ئەوانەی کەوا وەرزش ئەکەن ڕێژەی لە سی کەمتر تووشی شێرپەنجە ئەبن لەوانەی کەوا وەرزش ناکەن نەخۆشیە درێژخایەنەکان لەگەڵایە قەینا وەرزش بکەن ماندووبوون زیانیان پێ ناگەێنە بە گوێرەی نەخۆشیەکەی ئەگۆڕێ ئەوەی نەخۆشی دڵی هەبێ ڕەنگە نەتوانێت زۆر وەرزش بکە شێرپەنجیان ئەتوانن بجوڵێن بەڵام لە شوێنێکی پاکە ئەو هەواکەی پیس نەبێت کەمامە بەکاربێنن هیچ ڕێگرنیە نییە لەوەی کەوا وەرزش بکەن زۆر سپاس دەکەم ئەڵۆنگیان تێگەیشتی ئێستا دەبزانم لە بیرێ ماوە چی چی بخۆی سێ و سەوزە و میوە و اینجا نانی جۆ و دانەوێڵەوانە لەگەڵ گۆشتی سپی باشە یا سوور بزانم بیرێ ماوە سپی ئافرین گۆشتی سپی چی ئەگرێتەوە مریشک و ئەوانەوە نیە دەی باشە ئینشەڵڵا باشە بیوا بکەن تۆ چۆنی تۆ ناو چییە تابلۆ تۆ ئێستا لە مەکتەبیۆ نیە داوامەکەی هەر بەردەوامی عیلاج و شتت هەیە من چاک بوومەتەوە ئێستا شکر بە تەواوی چاک بوویتەوە
ئەی قسەت چییە بۆ ئەوانەی کە ئێستا لە قۆناغی بەرەو چاکبوونەوەیان دیارە زۆربەی نەخۆشەکانی کە ئەچنە نەخۆشخانەکانی کوردستان وەکو تۆی شەڵا چاکە بوونەوە ئەی چ قسەیەکت هەیە بۆ ئەوان چ پەیامێکت هەیە سەبارەت بەوەی کە چی بکەن چی نەکەن سەبارەت بەوەی کە پێیان بڵێ ئێوەژی شەڵاوەکو من چاکە بنەوە قسێکی دیاریکراوت هەیە؟ بەڵێ من ئەڵێم بەڕێنمایەکانی دکتۆر بڕۆن هەرەوەنە خۆت بەڕێنمایەکانە ڕۆشتی؟ بەڵێ زیاتر چیتە کرد چۆن عیلاج و شتەکانە بەکارێنا و لە کات و ساتی خۆیان؟ بەڵێ زۆر باشە ئەی ئێستا گوێ لێ بوو دکتۆروتی زیاتر چی باشە بۆ تەندروستیوە نیە؟ بیرمەوە چی باش بوو؟ سەوزە و میوە و ئەوشتان سەوزە و میوە و گۆشتی سپی و ئاوی پاک و وەرزش و تۆ بەشداری وانی وەرزشەکی لە مەکتەب؟ بەڵێ زۆر باشە تەواوش تۆ چاک بوویتەوە پیرۆزبایی و لێکەین بە ئومێدی تەندروستیەکی باش شەڵاقەت هیچ نەخۆشیێکی تر ناگری تەنانەت هەڵامەتیش باشە زۆر سپاس من دەستخۆشی لە دکتۆرەکانی خەسخانەی هیوا و تیشکەکە ژەکەم چونکە بە ئەوان لەگەڵ خی گەورە ئەوان منیان چاکردەوە بەڵێ دەستخۆشی بەرنامە کەولێکم کاگڕەنج من دایکی تابلۆ 3 ساڵە نەخۆشی خەسخانەی هیوایە بەڕاستی دکتۆرەکان زۆر هاوکاریان کردووە زۆر یارمەتی ئێمەیانیاوە من ئەمێ لەم بەرنامەی تۆوە بەڕاستی سوپاسی دکتۆر محەممەد ئەمین علی عمەر بکەم کە تا ئێستا چەند عملیاتێکی بۆم کچەی من کردو بە خۆڕایی کە من بردوومە بۆ ئێران لەوێ عملیاتم بە پارە بۆ کردووە عیلاجم بە پارە بۆ کردووە بەڵام نەتیجەیەکی نەبووە ئیسیجابەیەکی نەبووە کاتمەوە بۆ ئێرە هەموو عملیاتەکانیان بە خۆڕایی بۆ کرد سوپاسی دکتۆر ڕەنج ئەنوەر ئەەکەم بەڕاستی هاوکاری سەرەکی ئێمە بووە لە نەشتەرگەریەکانی کچەکەی منە زۆر سپاس بۆ هەموو دکتۆرەکان و هەموو کارمەندەکان و زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس ئەوە تابلۆ چابۆتەوە ئینشەڵا تۆش بەم زوانە چابیتەوە کە چابوویتەوە بەرنامەیەکم لەگەڵەکەی باشە تۆش بەم زوانە چاکە بیتەوە بە خێربی سەر چاوم تۆ قسەیەکت هەیە وەکو باوکی کاکاوە پێگەم بەرنامەوە زۆر سپاسی دکتۆر کاردان و دکتۆر محەممەد و دکتۆر شر سانتەری تیشک بەڕاستی ئەوان زۆر یارمەتیاندا و ئیشێکی زۆر جوانم بکرد بەڕاستیایی بەیادێت ئەوان وش ئەم کوڕمی شاک بووەوە شکر نەخۆشەی سەری وش بۆ ئێستا نەماوە الحەمدولله پرسیارێکی دیاریکراوت هەیە بۆ دکتۆرهایی پرسیار تەنها ئەوەیە ڕەشانەوە هەیە تا ئیتا ڕەشانە هەر هەیە دڵی تێکەچێت خوارنوشی تۆزێکەمە واران پێت هەر لەرگەم دکتۆرگیان لای خۆتان بین و ساڵی خواردنی کەمەوە تۆزە جارجاری شەڕشێتەوە زۆر سپاسی خەسخانەی وا بکەم دکتۆر باسی و دکتۆر بیان بەڕاستی ئەو توانە زۆر هاوکاریان کردو و زۆر باشیان بۆ نووسیوە زۆر باش تۆ سپاسی ئەوانەکە مەمنونیانم تۆش لەشە ساغ بێ و شەڵا بەم زوانە تەندروستی بە تەواوی باشە بێ زۆر سپاس بۆ هەم بۆ تابلۆ هەم بۆ کاک ئەڵوان جەنابتان پرسیارێک قسەیەک فەرموو دەست خۆشی ئەم بەرنامەکە لێکەین و سپاسی هەموو کارمەندانی نەخۆشخانەی هیوا و نەخۆشخانەی سنتەری تیشکەکەین بۆ ئەو هەوڵ و کارێکیان لەگەڵ نەخۆشەکانمانە من خۆم نەخۆشنی من هاوسەری نەخۆشەکەم باشە بێت وتمەگەر پرسیارێک قسەیەکەتە بێ بۆ دکتۆرەکان پرسیاری من ئەوەیە هەرەوە کە ئەوەی کە فەرمویان و کاک محەممەد باسی کرد زیادکردنی ئامەرەکانە بۆ لە خەسەخانەکان لە خەسەخانە هیوا لە سنتەری تیشک بۆ ئەوەی ئەو نەخۆشانە کە وەستاون و چاوەڕێەکەن زووتر کاتیان بێتە بەر و زووتر چاریان بکرێ و داوای لە ساقی و خۆشی بۆ هەموو لای سپاس بۆ جەنابتان فەرموو بەڵێ زۆر سپاس کەناڵەکەتانەکەین کەم دەستێ بە ڕەخساندوین بۆم نەخۆشانە کە ئێمە بە جیهان بناسرین زۆر سپاسی دکتۆرانشکەین کە ئەرکیان لەگەڵا کێشاوی ئێمە بەگاڵتە نەبوونێتەوە بە شەریکە ئێستاگە بتوانین لە کەناڵەکانەوە قسە بکەین یان بدوین بەڕاستی ئێمە یەکێک بووین دکتۆر کارتان خۆ زۆر ئاگدارە لە وەزەکانمان وەزەمان زۆر خراپ بووە ئێستا بەهۆی نەخۆشخانەی هیوا و سنتەری تیشک لە سلێمانی زۆر باشین لەخوا بەم و کورتیەکانی ئەم وڵاتە چیەس بووە
پەیوەست بە ژیانی ئەو نەخۆشانەی کە شێرپەنجەیانە بۆ ئەوەی دیارە ئێمە مەبەستمانەوە نییە کە ئەو هەموو لایەنە باشەی کە دابین نەکرێت وەکو سۆشیالێک وەکو دابینکردنی پێداویستێک و سێرڤسەکان لە ئاهمیەتی کەم بکەینەوە بەڵام سەر ڕای ئەوانە چیتر بە پێویستە زانی بۆ نەخۆشەکان وەکو خزمەت گوزاری تەندروستی کە بۆیان دابین بکرێت لە وڵاتەیە. بەڵێ من زۆر سوپاسانەکەم تەبان من کە کاتی تووشی نەخۆشیەکە بوو بەڕغبەتی خۆم چمە بۆ هندستان سەردانی هندستانیش کردووە لەوانە کە چارەسەرم بۆ بکەن هەرو دکتۆری لە هندستان بە منی ڕاگەیان ئەو دەوانەی کە لێرە بەکارێنی لە کوردستانیش هەیە لە عێراقیش هەیە توانی ئەو مەسرەفە زیادە نەکەی. من زۆر سوپاسی نەخۆشخانەی هیواکەم سوپاسی ئەو کەسانەیەکەم چەندی تێچوو لە چارەسەری نەخۆشی شێرپەنجەکان. من یەک جورئەتی دەرزی کیمیاویم بەکارهێنا لەوێ کە ڕینی دەرزەکە بە 7 وەرەقە کڕی. یەک دەرزی بەڵێ یەک دەرزیم بە 7 وەرەقە کڕی. من تا ئێستا 7 جورئەتم داوە لە نەخۆشخانەی هیوا ئەنێکە تۆ لە یەکی بیتەوە منە بێ تەکلیفێکی زۆرێک لەسرم بەڵام نەخۆشخانەی هیوا بە بەلاش ئەو دیاری پێشکەش بە ئێمە دوا پشکنین کە کردوتە شکرباری تەندروستیت بەرەو باشیەکی باشە ڕوە. بەڵێ من زۆر خراپ بوو بەڵام کە سەردانی سنتەری تیشکم کرد زۆر زۆر هاوکاریان کردوم زۆر مەمنونی دکتۆرەکان. بەڕێستان چۆن سەرەتا زانیتان بە نەخۆشیەکە؟ بەڵێ من کە کاتی تووشیم نەخۆشیە بووم لە دەوامی ئاسایی خۆما بووم دوای سەردانی نەخۆشخانەی ڕاهیباتم کرد لە بەغا لەوێ فەحسێکم بۆ دەرکەوت فەحسەکەیان بۆ ناردمەوە بەس لێمانی لێرەش پردم بەلا دکتۆر کاوە حوسێن لەوێ نەتیجەکەی پێوتم و ئاسایش بوو بەلامەوە خۆشم پێ من دکتۆر هەر شتێکم هەیە بەڕوونی پێم بڵێ شتی شاراوە خۆش نییە وتی نابێ شتێک پێ بڵێم وتم پێم بڵێ پێی وتم زۆر بە ئاسایشەوە وەرم گرت و نەخۆشخانەی هیواش وەری گرتم کە هاوکاری کردوم. بەڵێ کە هاوکاریەکی زۆر زۆران کردوم پاشان کە 7 جار ئەو دەرجێن بەکارهێناوە ڕەوانەی نەخۆشخانەی تیش کراوم لەوێ تیشکم بە بەکارهێنرا ئێستاکە زۆر باشم لەخۆ الحەمدوللا ومێ دەکەم بە باشتریش ببی خاتون ئەگەر یارمەتیمان بە یەک داواکاریمان فەرمو لە خزمەتە من وەکو خۆم ئەدیۆم بەڵام بەناوی هەموو نەخۆشەکانەوە یەک تۆز هاوکاری ئەو نەخۆشخانەیە بکرێت لە ڕووی ئامێرەوە یاخود لە ڕووی جێگا و ڕێگاوە کە ئێمە سەردانی نەخۆشخانانە ئەەکەین یا هیوا یاخود تیشک جێگاکان زۆر سەغڵەتە ڕاستە زۆر سواس دەکەین. بداية من أمن الخوشية كم هزي بو يعني تزور بهز بو مراس هر زور أمل براوج بو بس كهات مخص خانه هوا مراستي دكتور دانا زور هاندرم زور هم جابي مودا واتو دكتوري نفسي بتاعه لبروي زور يعني بلامونا خوش بو تر مراستي زور تندروستیت باشترە خوا بەزیاد بێ زۆر باشم زۆر باشە ئەوەنی کە گوێت لە گفتوگۆکی ئێمە گرت هیچ شتێکی تیا بوو ناڕۆشن بوو بێ بۆ ڕۆشن بوو بێتەوە زیاتر یعنی باش بوو باشتر بوو حەزم لەم بەرنامەیە کرد بۆی زیاترەوە نییە خۆم ئەمەلێتتر زیاتر بە خۆم بمەوانێ ئیتر بەڕاستی زۆر یعنی چوار هینم وەرگرت جەلستە لەوێ دوایە دکتۆر داناوتی پێویستت بە دەرەوەیە زۆر باشە بەڵێ ئەی پرسیارێکی دیاریکراوت هەیە بۆ بەڕێزان بەڵێ دکتۆر دانا حەزەکەم و پرسیاری لێ بکەم چوومەتە دەرەوە هاتوومەتەوە حەزەکەم دوای ئەوە چی بکەم یعنی ئێستا هیچ عیلاج و شتم نییە ڕێنماییم بکە یعنی چی بکەم باشە زۆر باشە سەبارەت بە پرسیارەکەی بەڵێ ئەم دادا شێرپەنجەی خوێنی هەبوو لە جۆری AML طبعا ئەم جۆرە شێرپەنجەیە بەڕاستی شێرپەنجەی AML لە گەورەیە تۆزێک ناوعەکەی قورسە بەڵام سپاس بخوا ینی دەستمان کرد بە عیلاجی کیمیایی 4 جۆرایی وەرگرت خۆشی ینی عیلەکەی زۆر متەفاهم بوون زۆر مەزبوط بوون بە عیلاجەکانەوە عیلاجەکانی وەرگرت 4 کۆرس بەڵام طبعا ئەلم حاڵەتی ئێمە ئەگەر زەرعی مۆخی ئێسکی بۆ نەکەی با بڵێن چاندنی مۆخی ئێسک احتیمالی سەرهەڵانەوەیە هەر بۆیە ئەو بەداخۆ لە ئێستاە دەستەبەر نیە ئەو چاندنی مۆخی ئێسکە بەڵام ئێستا خەریکن سنتەرێ دروستەکەن مەجبور نردمانە دەرەوە سەر چاندنی مۆخی ئێسکی کرد تقریبا وابزانام ساڵێک زیاترە ئەوەی کردووە لە ساڵ زیاتر ئەو چاندنی مۆخی ئێسکەی کردووە تا ئێستا ئێمە بەس فحوساتی بۆکەین ئەویش مەسەلەن 3 مانگ جارێک بەس فحوساتی خوێنی بۆکەین شکر ئەنجامەکانی زۆر لەخوا بە زیاد بێ ینی ئەنجامەکانی ئەتوانم بڵێم زۆر دڵخۆشکەرە یعنی ئەتوانم پێی بڵم لەسەر و لە سا هەفتاوە لەسەر و لە سا هەفتاوە ئیشاءالله ئەم نەخۆشە ئەمەلی بنەبڕکردنی بڵێن نەخۆشیەکەی هەیە وەلو ئەبێ ئەو لێرەوە بۆ نەخۆشەکانی وەکو ئەمیش مەسەلەن 3 مانگ جارێ بەس بۆ فحوسات تا نزیکی 5 ساڵ ئەبێ بەردەوامی سەردانی ئێمە بکەن 3 مانگ جارێک وابزانام شتێکی زۆریش نییە ئەگەر 3 مانگ جارێ بێ فحسی خوێنی بۆ بکەین هەرەوەنە زۆر باشە و پێشەڵەم نەترسێت زۆر باشە بە
زۆر باشە بە هیوام باشتریش ببیت و جارێکی تر پێویستت بە هیچ جۆرە بە عیلاج نەبێتەوە بەس پشکنینەکانت بکەوەکو ئەو ئێڵێ ئێستا تابلۆخان ئەڵێ قسەیەکەم هەیە فەرموو تابلۆخان. بەڵێ من بە نیسبەت ئەو مناڵانەوە کە دێن بۆ تیشکەکە ئەترسن بەڵام ئەو تیشکە هیچ ئازارێکی نییە. یعنی تۆ ناترسای کە تیشکیان بۆ کردی؟ نەخێر. کەواتە ئێستا چی بە مناڵانەڵی؟ کەواتە پیانەڵی مەترسن نەنیا؟ بەڵێ دکتۆرەکانی زۆر باش بووم بۆیە من ناترسم و مناڵەکانی تریش هیچ ئازارێکی نییە بۆچی بترسن. زۆر باشە ئیشەڵاقەت پێویستت پێی نابێتەوە. دەستخۆشی بەرنامەکە و لێەکەم و ڕێز و سپاسم بۆ دکتۆری بەڕێز دکتۆر نەوشیروان من نەخۆشی دکتۆر نەوشیروان بووم لە بیدایەتە بەس من چەند جارێک فەحسی مۆخم کردووە پرسیارەکەم ئەوەیە ئایا فەحسکردنی مۆخ تەسیرەکاتەوە سەر مۆخ ئێستا من عیلاجم تەواو کردووە 5 کۆرسم وەرگرت و هیچ مشکلەیەکم نەماوە و فەحسی مۆخم کردو زۆر باشم بەس پرسیارەکەم ئەوەیە چەند جارێ ئەم فەحسی مۆخە ئەگەر بە 6 مانگ خۆی ستێپی بینەکان وایە 6 مانگ جارێ دووبارە ئەکرێتەوە ئایا تەسیرەکاتە سەر مۆخ ئەو فەحسە ئەڵێن وایە ئەو مۆخە ئەڕوشێنێ نازانم شتێک ئەبێ شتێکی وان بیستوە ئایا وایە تەسیری هەیە بۆی نەخێر دڵسۆزخان ئەنجامدانی فەحسی مۆخی ئەسخان هیچ تەسیرێک لە مۆخەکە و لە نەخۆشیەکە ناکە ومێدمان وایە ئیشەڵا کە ئەو نەخۆشیە بۆ هەتا ڕۆشت بێ و ناگەڕێتەوە. دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم پێشەکی و هیوادارم ئەو دکتۆرانە لە ساغ و تەمەندرێژ بوون بۆ خزمەتی ئینسانیەت هیوای لە ساغیان بۆ کەم بەڕاستی ئەرکیان زۆر زۆرە. ئێستا تەندروستیت باشترە؟ وەڵاهی باشتر من بە عارەبانە پاڵیان پێوەنا بڕوا بکە کە چوون بۆ سنتەری تیسک ئەو دکتۆرە بە ڕێزەی کە دانیشتۆ دکتۆر کارزان دکتۆر محەممەد دکتۆر جەلی ناوی ئەوانی کە زۆر نازانم یعنی لە خۆشییان نزان کە ئەخیر جار بەپی خۆم هاتم بۆ سنتەرەکە زۆر زۆر سوپاسیانەکەم خوایە هەموو دکتۆرەکان لەشیان ساغبی خستەخانەی هیواش هەمووی بە کارمەندان و دکتۆرەکان لێرەوە چی بەو کەساناڵی کە تۆزێ مثلا معنەویاتیان نزمە وڵا بێ معنەویاتی بەرز بێ ینی بەڕاستی ئەبێ غیرەتی هەیە ئەبێ ئازابی بەرامبەر بەو نەخۆشیە بێ ئازابی. کاکرنج من پرسیارێک یەکەمم ئاراسی دکتۆر نەوشیروانەکەم ئەو باسی لەوە کردوتی هەندێک جار هەنێ لە سەرای بەنامەکە باسی کرد کە هەنێ حاڵەت هەیە درەنگ وەخت پێیان زانیوە و نەخۆشیە لە پێشە تەشخیصی بۆ نەکراوە دکتۆر عیلاجی بۆ نووسیوە بەڕاستی من ئەمە بە خەلەلێک ڕێزم هەیە بۆم دکتۆرانە بەڵام ئەوە خەلەلێکە تۆ عیلاج بدرێ بە دکتۆر پێشەوەی تەشخیص بکرێ بزانێ ئەوە چ نەخۆشیەکی هەیە دوای ئەوە کە چار نەکرا ئەنجا چنە سەر ئەوە پرسیارێکشم بۆ دکتۆر عەبدولفەتاح بەڕێوەبەرایەتی خۆپاراستن هەیە ئێستا لە کوردستانە ئایا ئەو بەڕێوەبەرایەتیە تا چەند کاریان بۆ ئەو کردووە کە خەڵکۆ شارکەنەوە لە خۆپاراستن لەم نەخۆشیانە نەخۆشی شێرپەنجە تا چەند کاریان بۆ ئەو نەخۆشیە کردووە لەبەرەوەی کاریان بۆ نەخۆشیەکانی کە کردووە دکتۆر کارزانیش وەکو کەسێک لە سنتەری تیشک ئیشەکە باسی لەوە کرد کە هەندێکیان بۆ ماوەی 5 مانگ تەخیر دەکرێن تا ئەو تیشکیان بۆ کرێت ئایا ئەوە زەرەری نییە دواکەوتنی وەرگرتنی ئەو تیشکانە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان. ئیشکالەکە لەوایە کە ئەو دکتۆرەی کە یەکەم جار ئەم نەخۆشیە ئەچێتە لای ڕەنگە ئیختیساسەکەی ئەو نەخۆشیە نەبێ و نیشانەکانیش لێگەچن بەڕاستی نیشانەکانی تای ماڵتا و گرانەتا زۆر نزیکن لە نیشانەکانی لیوکیمیاوە لەبەرەوە هەنێک جار پراکتیسێکی هەڵە هەیە ترایڵە عیلاجیان بە نەخۆشەکە بۆ ماوەیەک ئەڵێن بزانین ئیسیفادەی لێ ئەکا ئەگەر ئیسیجابەی هەبوو معنای وایە ئەو نەخۆشیەیە ئەگەر نەیبوو ئەو سا تەحلیلاتی تری بۆکەن بەرز من بۆ هەموو برادەرە بەڕێزەکانم باش وایە کە نەخۆشێکی واهات بەلای کەمەوە سلایدێکی خوێنیان بۆ بکەن لەبەرەوەی نیشانەکان هەمیان لێک ئەچێ بۆ ئەوەی نەخۆشی لیوکیمیا و شێرپەنجەکانی تریان لە ژێردەست دەرنەچێ. فەرموکاکدانە سەبارەت بە پرسیارەکانی تری بەتەکید وایە تەوان هەنێ جار لەوە چێ بڵێ هەنێ عیلاج لە وڵاتی ئێمە وا باوە زۆر قسە هەیە لە ناو خەڵکە ئاڵێت لە وڵاتی ئێمە عیلاجی غەڵەت ئەیرێ بە نەخۆش مەسەلەن مقەز لە سکی خەڵکە ئەم قسانە لە ناو خەڵکە زۆر بیستمانێتەوە من حەزەکەم هەندێکیشی هەر قسە نیە بەڵێ احتیمالیشە ینی من ببوورە لێرەوە ناتوانم دیفاع لە دکتۆر بکەم ئەتوانم دیفاع لە خۆم بکەم من مەبەستمەوە نیە تاوانی دکتۆر بکەم بەڵام مەبەستمەوە هەندێک قسەش بەس بەڵێ ڕاستە دکتۆری ئەم وڵاتە و دکتۆری هەموو دنیاوەک وەرپیشێکی ترشانی ڕێز و تەقدیرە بێ باشیەکانیشیان زۆر لە بەرچاو بگیرێوەکو قەدری دکتۆرەکان کە چارە سەرتان باڵێ ڕاستە بۆ نمونە من نەخۆشی لیمفۆمات بۆ باسەکەم تاوان نەخۆشی لیمفۆماوەیە لیمفەگرەکانی گەورابێت جاری وایە تۆ دەریێنی ئەینێری بۆ فەحەس
سیرەکەی بە فەحسێک دەرناچێت پێویستی بە سێ چوار فەحسی تر هەیە لەسەری بگرێتەوە لە باشترین سنتەری دنیا نەخۆشێکمان هەبوو لە بەریتانیا فەحس کرابوو کە ئەمە بڵین لیمفەگرێکە دەرهێنرا و نێرا بۆ فەحس هیچی تیانە کە هاتۆ لێرە لە خەستەخانەی شۆڕش بەڕاستی ئەمێ لێرە سپاسیان بکەم بەشی مختبەری زۆر یارمەتیمانەیە ئەو پرۆفیسۆر ئەمریکا دکتۆر مایکل و ئەوانی تریش فەحسمان کرد لێرە سیرەکەن لیمفۆما و عیلاجمانە زۆر باش ینی ئەو غەڵەتە لە هەموو دنیاە بێ بەڕاستی تۆ دکتۆر غەڵەت ئەکا ینی بەڵام دکتۆر کە غەڵەت دەکات لەسەر حسابی نەخۆشەکەی لەسەرژێ بەڵام هەتا بتوانانی غەڵەت کەم بکەی باشە ینی ئەگینە کەس نییە بڵە غەڵەت ناکەم هیچ دکتۆرێک نییە لە دنیا بڵە غەڵەت ناکەم بەڵام ئەوەی غەڵەتی قاتل نەکەیت ئەوە زۆر مهمە. دوا کۆمنت بۆ جەنابتان سەبارەت بە لیستی چاوەڕوانی و درێژی کاتەکەی 100% لەگەڵ هاوڕام بەڕاستی ئەمە بۆ نەخۆش سوودی نییە بەڵام کێشەکەەوەیە تۆ تەنها یەک ئامێرت هەیە بە یەک ئامێر کە ئێمە لۆدی هەموو عێراقمان لەسرە بەپی داتا جیانەکانە بێ بۆ هەموو 500,000 کەسێک ئامێرێک هەبێت ئێمە لە دووەکەوە تاوەکو بەسرە نەخۆشمان بۆیت لە سایە نزیکی هەفتای نەخۆشەکان خەڵکی شاری سلێمانی ئەوانی کە خەڵکی دەروی سلێمانین بەڵام چارەکە ئاوایە ئەگەر نەخۆشی قۆناغی چوار بوو پێویستی پێبوو بۆ شوێنێ بۆ ئازار بۆ خوێنبەربوون ئەبێ زۆر بە سەریعی بۆی بکرێت و حاڵەتاری ئەحسابی بۆ ئەکرێ بالمقابل نەخۆشێکی ژێ مەرحەلەیە کردووە ئەگەر درەنگی بخەیت ئەویش نەخۆشەکەی تەشناکە ئومێدمان وایە لەگەڵاتنی ئەمێری دومە ئەو کێشەیە حل بکرێت. دوا پرسیار فەرموو دەستخۆشی بەرنامەکەت لێکم کاکڕەنج من پرسیارێکم هەیە کەم جار بۆ جەنابەت ئێمە هەموو خێزانەکان و هەموو مناڵەکانمان لە ناو بەرنامەی سیاسیا کوڵاین و ئیترمێشکمان پڕ بووە ئەکرا بەرنامەکەی جەنابەت ئەگەر ماگانەیش بواە بەرنمەیەکی تەندروستی و ژیانی هەبێ ئەو زۆر سپاسی جەنابتەکەین ئەو پێویستمانە هەموو خێزانەکان ئێمە وەکو یەکێتی ژنانی کوردستان بەڕاستی بەقەدەر بەڕێوەبەرایەتێک ڕۆژانە گلەی و گازندە ڕوبە ڕوومانە بێتەوە مەراجع ڕوومانتی ئەکا بەڵام ئێمە ناکرێت لە بڵێن وەکو دکتۆر چارەسەریان بۆ ناکەین بەڵام لە ڕووی ڕێنماییەوە زۆر هاوکاری زۆر ئەو کەسانە بووینە ئەو نەخۆشانە بووینە هەندێک لە گلەیەکان زۆربەی زۆریان ئەوەیە ئایا نەخۆشەکان ئەڵێن نەخۆشیە ئاسایەکان و نەئاسایەکان لە خستخانەی هیوا یەک جۆر عیلاج وەرەگرن ئەمە بێتە شتێکی دوودڵی لای نەخۆشەکان بڵێن بۆ نمونەیەکێک نەخۆشیەکەی زۆر قورسەوەیەکێک نەخۆشیەکەی ئاسانە کاتێک هێنە دەرەوە لە خستخانەیەوە یەک جۆر عیلاجە ئەمە نەخۆش بۆ خۆی شاوەری خۆیەکە ئەڵێ خۆیەک دقاوە ئەگەر وا بێ زۆر سەختە شتی وایە نەخێر ئەزانی چۆنە مەسەلەن بۆ نمونە شێرپەنجەکانم تەواو بکەم دەرفەتت دەیەمدا بمبورە شێرپەنجە جۆری زۆر وەکو دکتۆر کارزان باسی کرد شێرپەنجەی خوێن دوو نەوعی هەیە کورت و درێژخانە هەر یەکێکی لەوەچێ چەند لقێکی لێ بێتەوە عیلاجی یەکێک لە یەکێکتر ناچێت بۆ معلوماتی جەنابتان ئەگەر دوو کەس بینی شەکریان هەبێ لەوەچێ ئەمە هەرچەنە عیلاقەی نەبێت لەوەچێ بە سەرەتانەوە ئەگەر ئەم بە 15 وحدە ئەنسولین کۆنتڕۆل بێت لەوەچێ ئەم بە 50 وحدەش ئەنسولین کۆنتڕۆل نەبێت لە تووبا هیچ دوو نەخۆشێ لێک ناچن هیچ چارەسەری نەخۆشە لە چارەسەری نەخۆشێک قەتعیەنەوە ڕەتەکەیتەوە زانیاری کە بەڕێزانە فەرمون من وەکو ڕەدێک نەبێ بۆ وەکو شخصی بۆ ئەو بەس لەوەچێ ئەمیش خەڵکی تر بیستێتی لە نەخۆشی تر بە تەکیید هیچ عیلاجی نەخۆشێک لە نەخۆشێک تر ناچێت ئیلا بە پێی جۆری نەخۆشەکەی بە پێی تەمەنەکەی بە پێی دەرەجەی نەخۆشەکەی زۆر سپاس فەرموو خاتون پێتم وتیانی ناوی ئەو نەخۆشانەش نووسین و پشگیریش لەو نەخۆشانەکەین کە ڕەوانەی لای بەڕێستانیەکەین و ئێمە لێرەش هەروەک ئەوان وتیان سوپاسانەکەین بەڵامی ترەوە خۆ ئەرکێکی ئەو خەڵکە فەقیرە داماوەی ئەی ڕووی لە کوێ بکاگەر لە شارەکەی خۆیان ئەبێت چارەسەر بکرێت ئێمەش وەکو یەکێتی ژنان ڕێنمایەکە زۆر ئەساسە بەڕاستی ئەوەمان هین کردووە ئێمە وەکو یەکێتی ژنان خۆمان وا بە ئێوە ئەڵێن ئایا ئەکرێت دەفتەرێکیان هەبێ زۆر باشترە لەبەرەوەی ئەو دەرمانە نەیکردن یعنی جەنابتان باسی ئەوەیان کرد زۆربیان کە کەسێک کرێستایارەکەیشی نییە ئەمە شتێکی زۆر باشە ئەگەر کاک ڕەنجێک شتێکی کە بەڕاستی کەسی توێژەری کۆمەڵایەتی دەرونی زۆر ئەساسە لەو نەخۆشخانانەیە هەبێت ئەم کە مامۆستا محەممە و باسی کرد بەڕاستی ئێمە ئەمڕۆکە هەر هەمووان پێویستمان بە تەوعیەیە ئەکرێ ئەو کەسە دەرونیە بمان بینێ ئەنجا چارەسەرشمان بۆ زۆر سپاس پێشنیارەکەی زۆر بەجێە دوا قسەش بۆ هونەرمەندی گەورەمان کاک حەمەی نەرگس فەرموو وەڵی من شتێکە ودوتی ئەمەتان سپاس کردو خەریکە ناخۆشە بێوەنە بەڵام من بە شتێکی ئەخلاقی ئەزانم بە واجبی سەرشانی خۆمی ئەزانم ئەو دکتۆرە بە ڕێزانە ئەو کارمەندانی خەستەخانەی چی هیوا چه تیشکەکە پڕ بەدڵ سوپاسیانەکەم مەمنونارم بە تایبەتی ئەو دکتۆرەی کە معالەجەی من ئەکا کاگاری عەبدوڕەحمان دەروێش زۆر سوپاسیەکەم سوپاسی بە ڕێزی شتانەکەم سوپاسیش بۆ کەناڵ لە جوانەکەی نالیا زۆر سپاس بۆ بەڕێستان دوا قسەی جەنابەت من دوا قسەی ئەگەر بکرێ ڕوخسەت هەبێ من لێرەوە بە داواکارێکمێ بۆ فەرمانگەی تەندروستی وەزارەتی تەندروستی بەڕێز ئەگەر تەبان ئیشی زۆر باشیان کردووە لە خەسخانەی هەیە من 100 جار دەستخۆشیان لێکەم بەڵام ئەگەر بکرێ ئەم ئامێرانە
هەبێ لە نەخۆشخانەکەمانە زۆر سپاسیانەکە یەکیان پێتسکان ئەو بۆ دیار بۆی کە تۆ عیلاجی بە نەخۆشیە لە ئەخیرە هەڵیە سنگێنی بزانی ئایا نەخۆشەکەی ماوە لە جسمیان ئامێری پێتسکان ئامێری بۆنسکان و لەخوا بە زیاد بێ بینایەکی خەسخانە تازە خەریکە بۆمان دروستەکەن داواکارم لە بەڕێزیان ئەگەر بکرێ پەلە بکرێت لە دروستکردنی ئەو بینا تازەیە کە نزیک خەسخانەی شۆڕشە و بە دیزانێکی مۆدرن دروستەکرێت لێرە شەومێ بە ناوی خۆمەوە بە ناوی نەخۆشەکانەوە سپاسی یەک بەیەکی کارمەندەکان و دکتۆرەکانی تر ئێمە وەکو واجی هەیە هاتوین بەڵام زۆر دکتۆری بەڕێزی ترێ لە خەسخانەکە و دکتۆرە هاژە دکتۆر نەزمەدین بەناس یعنی دکتۆر باسل دکتۆرەڤیان ئەوانی تر وە کارمەندەکان بەشی سەیدە لە گرتنەوەی کیمیایی من سپاسیانەکەم زۆر سپاسی جەنابشتانەکەم زۆر سپاس بۆ هەموو لایەکتان ماندوومانکردن سپاس بۆ سەررجەم تێبین و سەرنجەکانتانەوە بۆ پێشنیارەکانتان جارێکی تریژ ئومێدی چاکبوونەوەی بەپەلە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست دەخوازم زۆر سپاس کە لەگەڵمان بەشدار بوون ئەوە ڕۆحیەتێکی گەورەیە کاتانەوە لەسەر تەلەڤیزۆن پەیام بن لەسەر ئەزمموی خۆتان یەکە بێ کە من تەقدیری تایبەتیمەیە بۆتان و ئێنارتیش بامان شێوە دووبارە ڕێز و سڵاومەیە بۆتان و زۆر سپاس بۆ ئێوەی دکتۆری بەڕێز و خۆنەویستیش سپاس بۆ مامۆستا محەممەدی ئازیزیش لە کۆتایی دامنیش دووبارە هیوادارم سەررجم پێداویستیەکانیان بۆ دابین بکرێ بە تایبەتی ئەوەی کە ئەڵێ زۆر زەرورە هیوادارین لەلایەن وەزارەتی تەندروستیەوە پێتسکان و بۆنسکان لەگەڵ نەخۆشخانەکان بەپەلە کاری تاواکاری بۆ ئەنجام بدرێ واتە تاوا بکرێ لە کۆتاییدا ڕێزی ڕنج و هاوڕێکانم لە ئێنارتی بۆ ئێوە کاتێکی خۆش بۆ ئێوە سپاس دووبارە سپاس بۆ وڵاتە